بەناوی تاقانە بەدیهێنەری جوانی و ئەوین سڵاو لە خوددا، سڵاو لە خۆرە تاوی ڕووناکی هێنەر، سڵاو لە بەیانی، سڵاو لە ژیان، سڵاو لە عەشق و محەبەت، سڵاو لە دلۆڤانی، سڵاو لە گشت ئێوە بینەرانی خۆشەویست و ئازیز. باشن شکور، ساغ و سڵامەتن، هیوادارم لە هەر شوێنێکەوە بینەری بەرنامەی کانگای ژیانن، کانگای ژیانتان تەژی بێ لە ئەوین و خۆشەویستی و سەربەستی. سپاس کە ئەو ڕۆژ کانگای ژیانتان بۆ دیتن هەڵبژاردووە. ئەوڕۆ هاتوین بەرەو ئاوایی قەڵاتە ڕەش، هەڵکەوتوو لە بەشی ناوەندی شاری پیرانشار لە حدودی 9 کیلومتری ئەو شارە لە ناو ئاوایی داین. لەگەڵمان هاوڕێ بن ئەو ڕودین سەردانی ئەو ئاواییە سەرسەوز و خۆشە دەکەین. فەرمووین. ژمارێک لە خەڵکی ئاوایی هاتوون پێکەوە لێرە خەریکی مەڕبڕینەوە نێمە شاتی مزاحیمیان بووین و بەڵام داخلەکانی کارداویتماوت و وێژێکیش لەگەڵیان پێک بێنین و وێنەهایەکیش لە مەڕبڕینەوەکان هەڵبگرین. خاڵە جان ماندوو نەبن. سەلامەت بیدادەژیان بەخێر بێ سەرچاوە. زۆر سپاس. خۆتان دەناسێنن؟ ئەمن محەممەد شوانە خەڵکی قەڵاتە ڕەشێ. خاڵە محەممەد. شۆرەتان چێ؟ ئەمن شۆرەتم محەممەدی محەممەدی ئاقدەمە. پێتان دەڵێن؟ زۆردان کەمە. ئەوە خاڵات قودیەکی ڕنگ بەدەستەوە بوو لە حاڵی نەقاشیکردنی مەڕەکاندا و ڕەنگکردنی مەڕەکاندا هەروە بەبێیت و هەیران بند بێژیش دەڕۆیشتن. وا بوو هەلبوو ساغ بێ ئیشەڵڵا. خاڵن گۆژمەڕتان لێرە ڕۆهاتبوون بۆ بڕینەوەی؟ بەڵێ ئەمەش مەرم لەگەڵ کاک برامی ئەوە تقریبا 2 ساڵ حیوانەکان ڕەگەڵ کاک برامی دەدەم و ئەمە بەڵا دەگەڵ کاک برامی الحەمدوللا دۆستاتی و جیرانتین خۆشە هیچ قرار و مدارێکن نییە. الحەمدوللا یا ڕەبی هەروە پێکەوە تەباوڕەبا بمێنم بۆ خۆتان زان مەڕی ببڕنەوە. شخصی خۆم نەوەڵا من دەستم پێ نەکردو نم لەوە ڕەهار ئەوە جەماعەتم پیدا کردو جیران یارمەتیاندا و میشکارێکم بۆ کردوون یا مەسەلەن بۆیان چوومەتە کارێک شتێکی و دەنا چ دیکەنەوە بخۆم دەستم پێ نەکردو نەمزانی و نازان بپڕمەوە. هەلبوو ساغ بێ حەت کەسە بنەوەی خۆی بەشێکی خۆی شتێکی دەزانێت. باڵێ ڕێوەڵا شتی دیکە واریدم مەسەلەن لە مەڵەقان شەشانشەنەوە دەرمەوە مەسەلەن بەراوە مەسەلەن کاری کەشاوەرزی هەموو شتێک بەڵادم. هەلبوو ساغ بێ ئیشەڵڵا. چۆنە پیان کوتونە محەممەد شوان خاڵە شوانێتیتان کردو؟ ئەمن بۆیە بووینەتە شوانە ئەمە لە ئەسلی خۆی تایفەی ماڵ ئیبراهیم قازینە. ئەمە چیا بابم کە زمانی ئاغان شوانی ماڵ ئاغای بوو ئەحمەدی شوان هەر کوتیان ئەحمەدی شوان ئەو شوانن بەستوی دابڕە تازە هەر شوانی هەر ئەحمەد شوان بوو لەم ئەحمەد شوانی ڕە ئەمن بخۆم ئەمەد شوانەمە براکەم هەیە کەریم شوانە ئەلعان من کوڕم هەنە سەلاح و حەسەن دەڵێن سەلاحی محەممەد شوانێ حەسەنیم ئەمەد شوانێت تاوە نەڵێن خەڵک ناناسی. هەر لە شو ساغ بێ یا ڕەبی هەر لە شو ساغ بێ ڕێ بۆ خۆتان ها خەریکی چ کارێکن ڕۆژانە؟ وەڵا ڕۆژان سەرگەرمی مەسەلەن برا و مەسەلەن دروێنەوە بەعزە شتێک کارز دەکەم تا ئێستا ڕەمەزان وڵای لە بە ڕەمەزانە کارەکان و پاشدەم بەڵایەکانە وردە وردەش کاری زۆر دەبێت و کاریش تقریبن بڕەکەم و دە ڕەمەزاندا ولی ئەو زارەکانە هەر ڕۆژێک بەراو یەک دروێنێ و یەک کێشەوەی و کاری شغل کە شاوەز دەکات ئەوەی دی. هەلبوو ساغ بێ ئیشەڵڵا پەس دەوی زارتان هەیە و گەرمتان چاندۆ؟ بەڵێ بەڵێ ڕێوەڵڵا. تەنیا گەنم؟ بەخوای بڕکن گەرم چاند و بڕک زۆی و بڕک نۆکەوە بەڵا ئەو ساڵەکانە کە شاوەرزەکەی ئێرە بەداخەوە لەبەر ئەو هەڵقەننی ئەو وانەکەی لو لە کێشیەی خەڵکەکە زۆر زەردمەند بووە زۆر ئیوا. وەڵا هاتون وەختی مەسەلەن گلەیان هەیە خەڵکەکە ناڕەعەتیان هەیە ئەرز دەکەم دە وەختەوەیدا کە گەنم هاتۆتە وەختی درونێ مەسەلەن هاتۆ کابرا ڕازی کوتی کاکە ئەگە هەڵی دەقەنی بۆت هەڵدەقەنم ئەگە هەڵی ناقەنی بۆ بەجێ دێڵم بەجێشی بێڵی ئەلانەکانە تەرعێکە هاتووە ئەو تەرعەکە مەسەلەن سپێن کابرا بڵێ بەجێ بێڵنەوە پاش کەم لەو خەڵکی بەجێ بێنم هەم ئاوەکە دەلو لە وشتی دەکرێت قەرار ئاوی دەلوولەی بکەن و بۆیان بکەنە بارانی هەم ئەگەر ئاوەش دەمێن سپێنە کابرا بڵێ من لەباری دەمێنمەوە هەم لو لە شیشەکەم بۆ ناکرێت و مەزبورە دەڵێ کاکە بێنە هەڵیقەنە زەرێکی زۆریش لێ دەکەوی مەسەلەن ئانەکانە بوون منەوە ئاغا مەسەلەن سمای سورخابیە ئەو ساڵەکانە کە شاوەرزەکەی فقط گەنم بووە گەنم و جۆ بە ئیوانە هەمویان لێڵ قندون ئەکان لە باری ماونتەوە وڵای ئاوەش شیان نەدراوەتی زۆر زەرمەند بوون زائیدی نازانم دەڵێ بە تەمان داوای خەسارەتی بکەم ئەگەسییان جواب بدەنەوە نەدەنەوە نازانم ئەیدی ئەوەی نازانم. ئینشەڵڵا کە چارە سەر دەبێ. خاڵە لێرە یارمەتی یەکتر دەدەن بۆ کاروباری مەزرایە جەستەوە بە هەرەوەس کار دەکەن؟
بەڵێ تقریبن بڕێک ماوە بەڵام وەک پێشان نییە پێشان هەموو خەڵک لێکرا دەستەوە هەرەوەزی دەکرد بەڵام ئێستا خەڵک ڕاست پێ بڵێن بەخوای وەک پێشێن نەماوە تا قولۆق بەعزە کەسێک زیرانتی خۆشە یارمەتی یەکتر دەدا یا مەسەلەن یا خزمە یا دۆستەکە تەنها بە خودای کەم بوو ئەمە پێشێوانە بوو پێشێ دە زەمانێکدا ئەلعانەکانە خەرج و خارج زۆر بۆ گرانی پەیدا بۆ خەڵک بێڕۆعەم بووە لەبەر ڕۆحم دە هەرزانێدایە ئەمە ئەگە گرانی پەیدا بۆ ڕۆعەم نامێنی کابرا هەر دەخەمێ ژیان و زیندەجی خۆ سەرخی خۆی پسوڕێنی دەخەم ئەوەیدا دەبەرەوەی کە ئاوڕی پێوە کابراکی خزمەکی یا فەقیرەشی مەسەن هەژارەشی نادرێ ئەمە پێشانوانە بوو چون هەرزانی بوو ئەو تەشریفاتە نەبوو خەڵک وڵای کەسێک فەقیر بادا ئاوادانێدا بە هەموون و عەکی یارمەتیان دەدا بەڵا بە قورئان ئێستا کەم بە تا قولۆق ماوە زۆر بەکەمی بە چەند ڕۆژ دەچونێ یاری دەی کابرای کۆرە بەخڵای بە سێ سوار ڕۆژ دەمەتە یاری دەکابرا هەر ئەم نەمەزانی و باشی دێت بە دە ڕۆژ مەسەلەن کابرا یارمەتی جیرانی داوە ڕۆژێک بۆی دو ڕۆژ بۆی سێ ڕۆژ بۆی ڕۆژێک بووی ئیدی ئەوەی ژووی لەوەی نەبوو هەرەوەز دەکرا کابرا بە قورئان لە گردیم خانێڕا لە نەمەنجێ ڕای مەسەلەن وڵا هەرۆزی ماڵ فڵان کەس داهات کاکاری ئەو ڕۆکانە هەرەوەزنا کابرا ڕۆدەوە مەڵەغانی یارەت بەشن یا دەرمەقی دەسو مەسەلەن یارمەتیدا کاکەکە دوولایە نەبوویدی ئەرێ وەڵڵا نەماوە ئێستا نەماوە شتە بەداخەوە نەماوە قەدیم بە چێ و کاروبارەتان دەکرد وەڵا جا قەدیم ئەمن وە بیرم دێ فکری ئەو بیری خۆم کە ئەرز دەکەم زمانی شای کەڵ و عارەبە هەبوو کەڵ و عارەبە هەبوو شێشەوە ئەو کەڵ و عارەبە ئەو شێشەوەی کە ئێستا بە ترێل و تەرەکتۆر ئەو شتان دەکرێت بە کەڵ و عارەبەی دەکرا جوتیش کە دیارە کابرا جوتی گانی هەبوو جوتی کەڵانی هەبوو جوتەکەی بەوی دەکرد کێشەوەکان شێ بۆی بوو دوا وەختی هەڵگرتنەوە دوێ نەکردن دوایدان کێشاوە گاو گۆلیان هەبوو دەمانگان هەبوو ئاینوی گوێ درێژگان هەبوو یەکسمیان هەبوو دانینا جێران دەکرد بوو ماڵاتی جێران دەکرد و ئەوزارەکانە خانەکان هەڵدەداوە و ئەرزی باسادەن وریان دەکە هەڵیان داوە و شەو ڕۆژی دێو خەڵکە خەریک بوو مەسەناگە بای هات بە هەڵی داوێشت و جودای دەکردەوە گەن و دانەکەی لێک جودا دەکرد ئێستا ئەمە خەرمانکۆ پەیدا بوو کۆمپا پەیدا بوو کارەکان زۆر ئاسان بوو نیسبەت بە پێشی یاریە و دەم چەندی دەکێشە ئێستا چەند دەکێشێ وەڵڵی دیتۆ مەجێخونە بەر بارانی پایجەکەوتە فەقیرە بۆی جێبەجێ نەبووە لە هەوڵ یاوین ڕاکە خەریک دەبوون تا بە بارانی پاییزکەوت زۆر ماڵۆ بەردەکەوتن ئێستا کۆڕە کرف و کۆنێکە مەسەلەن کابرا کۆمپا دێنی مەسەلەن بە سێ سوار ساعتی بۆی نەجاتیدا سێ سوارێک تێری بوو نەجاتیدا چەند ساڵ دەبێت کۆمپا و تراکتۆراتەوە ئاوایە تقریبا وڵا دە 5 ساڵێک دەبیت تا پێش ئەو دەم هەر بە شێوەی قەدیمی کارتان دەکرد بە قورئانجا خەرمانکو تقریبا ممکنی 20 ساڵە خەرمانکو 20 ساڵ دەبێت خەرمانکو بۆوانە پەیدا بوون 20 ساڵ 25 ساڵێک دەبێت خەرمانکو دەنار بە شێوەی قەدیم کار دەکرا ئەما خەرمانکو بەکە پەیدا بوو ئەو زار دوای خەرمانکوی کۆمپا پەیدا بوو ئەو لە خەرمانکو بکەش ڕاستانتر و کارەکەی وانێکترە حەساونەوە ئەرێ وڵا تقریبا نیستەن هەروە هەم ژن هەم پیا وەڵانەکانن نارکردن نەماوە بۆ ژنان مەسەلەن تەپاڵەکردن نەماوە مەردۆشی نوشتیوا کەم بۆ مەسەلەن نانی ئازر دێنیتەوە ماسی ئازر دەچی لە دوکانە دێنیتەوە ئەو شتانە کارە لێرە ماسی شاز ناکەن ژنەکان بە قورئان زۆر کەم یعنی گاو گۆل کەم بە ڕاست پێ بڵم کابرا دەچی لە دوکانی مەسەلەن سڵە ماسی دەزاتی و دێنیتەوە لە ماڵە بە دەگەڵ ماڵ و منداڵی خۆی دەیخوات و حەزیم تەپاڵان ساز دەکرێت هەمووی خەریک دەبوون بۆ سوتەمەنی ئیسفادان لێ دەکرا هەن کۆلکە و دارەکەش نەماوە هەچی ماوە گاز و کۆڕە بابە ژنی خەدیمەگە نەیزانی بە مانگای بدۆشی نەیزانی بە مەڕی بدۆشی نەیزانی بە نانی بکاتێک کابرا کوژنم نەیناوە بام چ نازانی ئەمە ئێستا بزانانی دوێلکان دەڕۆنیکە و برینجەکە و گۆشتی مریشی حاضر و بزری دێ ئەرزی باسەڵمێنەوە سەری هەموو کەسەوەی دەزانی زیاد بێدیێن هەن کاسبێکەر بۆزگیە فەخۆرانجا شتەکە ئاسان بە بەڕاستیت پێ بڵام هەم بۆ پیاوان هەم بۆ ژنان بەڵام نسبەتەن بۆ ژنان پتر ئاسان بووە ئەو زەحمەتی کە پێش ژن ناشەوە لە حەق و نیساب ژنی پێشێ هەر ژنێک بە قەدەی ژنی ئێستای زەحمەت دەچێشە بەڕاستی ژنی قەدیم لە پیاوەکانی زیاتر ماندوو دەبوون هەم کاروبارەکەی مەزرا یارمەتی پیاوەکانە دەدا هەم منداڵ گەورەکردن و نان و شێو سازکردن بەڕاستی بە شوێرەوەری بوون بەڕاستی ئینشەڵڵا هەر وەک ئەلان حەساوە بن یا ڕەبی وەکو قەدیم دڵخۆش بن ئینشەڵڵا خاڵە لەسەر خەرمان هەڵگرتنەوەی لەبەر مەڕان و لەولالو لای نارە نارت دەهاتوە کۆرەرێ وەڵڵا هەمیشە نارە کاری نارە نەبوو خاڵە ماشەڵڵا لێر لە کاتی مەڕەنکردنێداوە بەندی دەکتن آخر ئەمن ئەمە هەر بنەماڵەکەن وایە ئەمن لە مامم ڕاگرتومەتەوە منداڵەکان ئان تقریبن هەموو شتێکی هەر دەڵێن دەزانن بەڵام جا ئەوەش تقریبن بەوانێکە ئەمە بنەماڵەکەن هەر ئەوە شتێکی هەر کتووە هونەرمەند بوون هەبوو فەتا قازی منشور بوو لە منتیقەی پیرانانداگا کوبان فەتا قازی هاتۆ فڵانە جێ خەڵک وەک شڵغی لێ دەگەڕا زاوەتی کە چون ئەو شتە نەبوو مەسەلەن بڵێن وەک مەهوارە وەک تەلەڤیزیۆن و ڕادیۆ ئەو شتانە نەبوون کەسێک شتێکی جانی بایدی هەر جەماعەت وەکوانشی لێی دەگەڕا وە دوی دەکەوت و مەسەلەن کەیفی پێداهات و لێ خڕەبەوە مەسەلەن شتێکی بۆ کرد بە زابند بێژ بە ئەدی هەیران بێژ بە شمشاڵ بێژ بە ئەو شتانە بە ئێستا شتەکە هین وانێک بە خەڵک لە هەموو شتێکی خلاصەی کەلام دڵپڕ بوو مەسەلەن مەهوارە هەیە ئەویدی هەیە ئەویدیکە هەیە ئەگەر لە هەموو دنیا هەیە وەک پێشێن نەماوە خەڵک زۆری علاقە بە شتانە تقریبا بڵێ بۆ خۆدان قەت و شمشاڵش لێداوە
بەقورعان 2 ساڵم پێ بوو لە مەڕوەری زۆرم زۆق پێ بوو کتم فێر هەر نەبووم 2 دانە ساڵانە پێ بوو حات تووڕم لێ هێنا بچنە تا ئێستا نەوار وسیدی و شت و پڕ کردوتەوە بۆ خۆم بەڵێ نەوارم هەیەرێ وەڵا چەند ساڵە بەقورعان جا تقریبا ساڵی ئەفتا دەگەڵ محەممەدی فەقی ئەوڵای ساڵی ئەفتا سێ گۆرانیم کتووە 6 ساڵ لەوەی پێش قادر مامەندیم کتووە دەگەڵ ڕسوی نادریم کتووە دەگەڵ ئەوانە هەرێکە شتێکم دەگەڵ کتوونە مەسەلەن بەڵام جا شتەکە پێم وایە ئێستا ناشاد لە ئیسروی ماوانە مابندنا نە لەعان چەند ساڵێک خۆتان لە کنوونە ماوەسی دەکە ناوەڵا بە خۆم هیچ نەواری خۆم نییە دەی کاکەیجان ئێستا بۆ بینەرانی مەوەیە کە دەڵێن ساڵی هەفتا لەگەڵ مامۆستا قادر مامەندێگە هەڵەنەکەم خەڵکی شاری شنۆ بووایە ڕوحی شاد بێ ئینشەڵڵا لەگەڵ مامۆستا قادر مامەندی و ڕسوول نادری وانە کوتانە ئێستا چتان هەیە لە هەمبانەدا پێشکەشی بینەرانی خۆشەویستمانیکەن وەڵا جاسی دەڵێن دەخزبەت و دامە گۆرانی دەڵێن حازرم ئایران دەڵێن ئازرم ئەوە هەچیەوە دەی فەرمونەمەدە خزمەت داین و گوێبیستەبی سەرچاوە حەیران دەڵێم کە چی نەبرای نەبرا دەرینەوەرە سەجاران لەبانی بانیان لەبانی و گۆیەوە گەمان شیژەوە بسکتەڵنا لە بسکان شا بسکان زولفت تەڵنا لە بە زولفان شا زولفان پاچەمە تەڵنا پاچەماوردە پاچەمایان زاخۆ من دەڵم توغدا کەی وەرە دەستێ خۆ تێکەڵ بکەن سپێک نابەغەمی دەوێ کار لە دنیا هەڵمەگرەوە کە سەرۆی کە سەر و غەمایان حەیران دەڵێم کایە چی نەبرای نەبرایە دەرینە سەجارانەوە ڕاوچیان لە من ڕاوەڕاوە و کاچی نەبرای نەبرا دەرینە ڕاوچیان لە من ڕاوەڕاوە لە خۆم غەریب و دڵ بەگەرداوە هەڵیان دەکێشانەوە شەفات توندیان دەکردنەوە لغاوە ئەلۆیە لۆ نەمام گەلەکە سەردە ئەنیارم ئەوە ڕاوەوە خەڵکان حالەمان و نوشینە کەروێش کۆڵە دەشینی ئەمنەوە ڕاوە خۆم داێشتە و دوکان مامزەکە دێمان من بخناوە و دە پێشپۆنە چینە سواران گەلی دۆستان گەلی برایە برادران دەستە گوڵە خۆی دوم وای لە کارمامزە خۆدەدانیاوە چی نەبرای نەبراوایە دەرینە سەجاواران حەیراوەرە لە چۆلان لە چۆلی دەشامێ و ئەوە چیش دەڵە سڵنابوو 200 سڵنای دەگەورم لە ڕابوو نەمنەوە یار و یار کۆڵێ خۆم بە چاو دەنگاوت بەدەستەکە دەرەجەداران بە پۆلەکە نیزامان ئەسکەران سەربازان ئەوە دەیان بردە بندەواری دەی ئەدامێ جاوەشش دەڵێت توغداوە کەیە منەوەتانە دەسمەوەکەنەوە کەی خوددایان پیاوچاکان پیامە قوڵاڕدن سپیان دەڵێم توغدا کەیوە نبراینە و تکایەکم لە بۆ بکەن با یار و یار کۆڵەکەی خۆم لەدا نەدرێ و ئەگەر بێت و نەداری دەن بە خوددای خۆدا من ئاڵای حروسی ئاشا دەکەمەوە لە دینی محەممەدی بە خودای دەوەنیای وای لە دینی ئیسلامێ و حەیران دەڵێم کە چی نەبرای نەبراوە دەرینە و وەرە حەیرایانەوە دەڵێم برای نەبرا دەرینە گۆ بە سەری قەندی لە گسکەڵی مامە کۆیام لەم با دەگەڵم بە یار بێ و سەرێ خۆم لە بۆ نەی بکات دڵداکەین کە لێنێ دەربەندێ بە قڕەجی لام رادیار بێ هەیمان وێرە ئەیدەن ئەم دەڵم دەڵمێسی دەبی تۆ باعیزی دوو دڵام بەهارانی ببری کەڵی بەرجوتی پاجان بەرانی گەڵمەرجستانە کوڕێزێڵی سەربانی ناوەڵا سادڕی دوازەیمان جامان و سەدامەت ئەزیێت چێشۆی ڕنج بە خەسەوار بێ وی
دەبڵێتم هەڵاڵی شوێستانی یان شەمامەی بێستانی شلکە ئەبی زاومەندۆک و گەردنەی زەمزیرانی کەروێشی دەشتی وەزنێ و مەمکەد هەرمێی ئالانی باتەمالم هەڵدەستان لە وڵاتی شارێرانی هاتم دەستیان تێبگرم نەکێشم پەشیمانی لەسەر ئەو چاوە جوانەی دەبا بکرێم زیندانی ئەوە بۆی کوتی حەیران بۆ کوتی محەممادی شوانی پێشێشێ جەماعەتێ ئەی شێعر و بەستە و گۆرانی بەڕە شێعر و بەستە و گۆرانی دەنگت نەرزە خاڵی گیان ڕەبی لە شە ساغ بێ قالب ساغ بێ ئیشەڵا دەست و چاوت خۆش بێ سەلامەت بێ ئیشەڵا زۆر سوپاس دەکەم مەمنونین سلامت بی مەمنون نادەم و لیوانە ماستاوانێست نیشان دەدا ئێستا کابانەکانی ئێرە کابان ماونەتەوەی دی بەڕاستی ئەرێ وەڵڵا شتی قەدیمی هەرماوە الحەمدوللیلا تایبەتیان ناکەین نا ئێستاش کوورە فەقیرە ماندوونە ئیدی قالبیان ساغ بێ ئیشەڵا دەست و چاو خۆش بێ خاڵە گیان سلام علیکم سلام بخیر چۆین دایە گیان قوربانت بم باشی شکر چاوەکەم چاوت خۆش بە خۆت دەناسێنی بەڵێ حەلیم دا حەلیمی بەڵێ ئەرێڵە نەبی دا حەلیمی نەبی دایە گیان تەمەن چەندە بە خودای 56 57 دەبم ماشەڵڵا یا ڕەبی تەمەن درێژ و لەش ساغ بن خەریکی چ بووندا وەڵات چیغی خەریکی چیخ سازکردنێ بوون وایە بۆچی دەبێت چیخ وەڵا بۆ کەپرێ دەبێ بۆ سەربانی هۆڵ و تەویلەی دەبێ بۆ پەرژینی باخچان دەبی ئاوا لای دەوڵا بۆ نواحشت دەبێت لە چی ساز دەکرێت لە شولکی سێوێ لە شولکی سێوێ قامیش و بەڵێ بەڵێ من ئەم قامیشکەمە هەر زۆرتر لەوەی استفادە دەکەین ئەوە قایمترە یا قامیشەکە ئەوە زۆر باشترە قامیش سووکە بەڵام ناسکە هەر بۆ کوێستانان بۆ کۆچ کۆز باروشتی قامیش فێنکترە هەڵگرتنیشی خۆشترە ئەریێوەڵە ئەوە بۆ ماڵە زیاتر کەوکی لێ وەردەگیرێ ئەو بۆ هەوار و شۆستانی ئەریێوەڵە ئەوە هەڵناگرێ قورسە 5 میترێت 6 میترێت هەر بە سێ نەفەران بۆ هەڵناگرێ ئەمن هەر 5 میتر 5 میتریان چا دەکەم دا بۆمان باز دەکەی بزانین ئەو بەردووە و بەنگرێدانەچی ئەو بەردەم لەو چۆمە هێناون بەردی چۆماوێ بڵێ بەنەکانیش هەموو قەسری ژنانەوە لە خزم و دۆست و لەتی پارچە و لەتی لیباسی کۆنە ئەی خەیاتان کچەکەم خەیاتە و کچە خوشکم خەیاتە و ئەوە دۆست و برادەری دەدیوم بۆ قڕدەکەنە بۆم هەلبیان ساغ بێیشە قوربانت بم خوا چاکە بۆمان باس بکەم زانین چۆن لێک گرێ دەدرێن ئەگە هەوڵە ڕال دەکەی لە هەوڵڕا لە هەوڵە حیبنم ئەوانە ئەو دوانە پێک دەگری جاگریان دەدەی هەوڵەکەی دێن ئەو بەنانە لە دەوری هاڵێنی هەمان زاوەندی سێ چەند میتر دەبن وا بێ کەمی دێنتیان دەکەمەوە لێی دەبڕە بەردەی بەنشی ئەوی وڵۆنم لەکنە لێ تقریبان هەر جارە 3-4 میترێکی گرێ دەدەن جاری وە 5 میتر 6 میتر گریان دەدەم زایی بە گوڵەوە ئەوا لە پێچیانەوە وەسڵ دەکەمەوە هەمان دادەکە لە بەردەکەتان کە هاڵاند ئەو داری وەکو کاریتە داوێنە ئێرە دەی دوایەت لە پێشدا بەردوو بەنەکان ئەوا گرێی دەدەم دەی هاوێ مەستەرێ
ئی بەگوڵ ئەوە داهنای مەسەرێک و زاوردە وردەدان جێڕمەوە ئەوە دەگەڵەوەی تێکەڵ دەبێتەوە ئەوەش دێ بۆ ئەلێرە دەگوژێتەوە ئەوە لە ئەوەزە هەموو دێنەوە بۆ ئێک وەک ئەوەی دادا دووسەری ئەو بەردانە تێک دەخەن ینی ئەو بەردا بە جودا لەو بەردەی وەسڵ دەبێت لە پێشدا پێشەوەی کە هەڵیا لەتکن دوا ئەگە گرێمدانی وەگرا وەسڵ دەبێ ئەریە وەڵڵا بە گوڵ و بێگوڵەکەی چ فەرق دەکا باستان ئەوە سەخترە ئەوە لە هاستانترا جا بۆچی بە گوڵی ساز دەکەن وەڵڵا جوانە هەر بۆ جوانێ مەسەر بۆ برادێکم چا کردوون بە پارچەی نوێ پلاستیکە ڕاش کوتی من بۆ واونی و کۆلبەی سەڕێ بۆ یەک دەست و جوان ئاریە وەڵڵا ئیویم هەر بە پارچەڕ بۆ خۆکتی بۆم بەکڕقەدی ناکە دەخەمێمە بەم پارچەی ڕەش سید ئومێدێک بوو جاکوی من هەر بە پارچەی نوێم بۆ چاکە ئەمانەش وەڵڵا کەس کاری بۆی نێداخوا نوێیان نوێشن وەڵا ئەلعان زۆرترم ئەلعاوڕە حەب پارچەی نوێم بڕیوە ئی خەیاتان ڕەنگاوڕەنگ و جوان لەسەر شوڵکی سێوی دەکەن دەگەڵ قەسریان هیچیان ناهێڵ ئارێ بەخوارێ وەڵڵا خەرجی زۆر دەکەن داهێجان قەدیم کە جلوبەرگەکەەوە کۆلان نەبوو هەر بەشی دەبەرکردنێ لە ماڵە جلوبەرێک پەیدا دەبوو لە چیتان ساز مووی بزنان خوری و دەشان دەکرد و دان ڕست و بەرشتیان هەڵدەکرد بان دەداوە و جا ئەو زارەوە چیغیان پێت سادەکە نەدەپسا نەوەڵڵا قایمتریش ئەنعان چیغلت کیوانی دەبوو ئەو موو هەر قەت ناسووتێ خوریوەنی هەمیشە پەشم لە بەرتاوەیە ناسووتێ ڕێڵاو زیدی تاوێ بۆ ئەلحانەوە زەحمەتی کەمترە و پارچە بڕینە بۆیە بەوی ساز ئەلحان خوری نییە زەحمەتیشەوە شاسانترە ئەوە زۆرە و ئەلحانەکەنی هاسانتریشە ئەوەش دادا قەدیم لەو سیغی زیاتر بۆچیان کەڵک وەردەگران کە دیارە لە حەسارەکە هەر بۆ جوانبوونشداتان ناوە وەکو پەرژینی قەراقوانم لێ داوە دوینە قەڵزانم لێ خواردوم جاوە بەتەمە ئیشاڵڵە ئەوەی بەنەزەری ئەوەی بووم لێ لەوەی ڕالێ دەم تا ئەوەی دێندەن دەوتنە دەو باخچەی ئەوە بڵینگترە وایە لەبەر قازوشتی ها جاتا میترێک و نیوی دەڕات چی وای نامێنی بۆ دو میتری ئەوانە چەند بڵندن ئەلحانەوە ئەوە بۆ کابراچینە چاو خۆش بێ قەدیم بۆچیان کەڵک لێ وەردەگرتن زیاتر جا قەدیم بۆ کۆزێ بوو کۆس بوو کاری لە بەرخ و کاری ئەریوەڵە پەرژینێک بۆ ڕاگررتنی وان چادرێش بۆ تاوڵێ بۆ وێشیان بۆ قەدیم بۆ ئەشتانە بەڵام ئەلحان بۆ کەپرێ بۆ پەرژینی باغان دەڵێن باغەکەن بە عەدەبترێ و مەسەل سەرڕێ بۆ ئەو کۆلبێنێ دەڕۆی بۆ خانێ ئۆزاوە دیتوتن ئەو کۆلبانە بۆ ئەوەی بۆ ئەنواحشت دەلحان بۆ دەورەی گوڵ و هەموو شتێک بۆ هۆڵ و تەوی لەو دەهایە نەستەرێ لە باتی سرپی شتی ئەلان باری جوانەکەشی دەنەزەر دەجیرێ زیاتر واللهی سەختترە دەنە جوانترە بۆ جوانش کەڵکی لێ وەردەگرندنەوە ماڵێ هەرێ والله هەر بۆ ساغ بێش تا مەسەل ئێکی ئاوات سادەکەی دوی ئاوات سادەکەی هەسانە سادەی هەر بەنی داوێ و داوی دادە من دیتم شوڵکەکەت کە یەکیانت دادەنا تانیوەی دەڕۆشتی شوڵکەکەی دیکە لە سێ ڕادادەرەینا ئەلێرە ئەلەو ڕاستەی ڕا دەگەڵ شولکی دی بەڵام لێرە ڕا ناعەزدێ بۆی کە یەکتر بگرێنەوە تاوس تەقەڵ ئەوەی ناعەزدێت تاورتر بێ جوانترە ئەریەوەڵ ئەوە بۆیە لەوێڕە ئەو شولکەی بەویەوە وەستڵ دەکەم سوساوە خۆش بێ عەرەبی شوڵکەکان لە چۆ دێن و باغی سێو لێ و دەوروبەرە هەمووی باغا باغی خۆتان ئەی خۆمەوی خەڵکی و دۆست و برادرنەوە تەها ئەوەندەم بەش دەکا یادەشکڕن ناکڕم کوڕنا هەن زۆرە الحەملە هەموو باغ لێشمان زیادە ئەریە وەڵڵای ئەلحاو لە هۆی بڕەکەم ماون چاچیان کەم باسی فرۆشنەیت کرد سفارشی وەردەگیری دەفرۆش ئەری وەڵڵا کابرا جستانەی پوڵ بۆ ناردوومە ئەو بەهارە چێک بردوون پێشەکەش دەدەن خدای بە فرو کڕەوەدا پۆڵی بۆ ناردووم گیان دادە چۆن بوو دەست و بە فرۆشنێ کرد ناڵم هەماتانگر بفرۆش ساسکەم بۆ دەزانی چۆن بوو زاواکم ناڵم هەرواوتی بێکاری ئەرەوتی بۆ بڕکم چیغان بۆ چاناکەی حەلی دەوڵەتی پێ دەڵێن زاوامە زالان زۆر زا دەڵەمە تو من بەخت کرد دەڵ وڵای خۆشبەختم کردووی کوتی چیغانم بۆ چاکە بۆ سەربانی هۆڵ و کادێنی وەڵا شولکەکانی بۆ نارم بۆ خۆی وڵا چیغم بۆ چاکردن زا لەوەی ڕادەی دەیدێ ئەمیش قیمەتی چۆسەرێ و ئەوا مشتری بوون بەخوای دەستم هەڵ نەگرتووە لە میژڕا بەخوای ئەلعەنسێ چوار ماڵی دیش دادەوە چەند ساڵەوەی پێش بوو دەست و پێ کرد بە خودای جا ئەمن چاک لە مەڵم ڕنگ بێ 12 ساڵ ساغ بێ یاڕەبی پرنیە مشتەرەکان زیاتر چێنە حاد ناڵم بە خودای ئیوا نەدی و نەناسیوە ناشی ناسم ئیوا ئەو نەدەڵم هەریوا دوژمنیش بە نازانم دێ چێخکەی دەوا نازانم دێنی دیێ و ئیوا لە نەکاوڕە بەڵام زۆرتر هەر دێنەکنە من دادەجان زیاتر چ وەرزێکی خەریکی ساخت سازکردنی و چیغانە دەبێت ئەوە نییە دەڵم لە بە پایزیە ڕاگە با خەرز نەکران ئەمن ئەوە خەریکم حتا با خەرز دەکرێنەوە ئەوە شغڵما حتا دەزەڵعانۆزەوە نابڕن باکی دیشم لە هۆون ئەوە باخیش ئەلحانەکەین وەک زارانی هەر بەشینی هەرەسی دەکەن
دادا فەرق ناکەوە شوڵکەتەڕ بێ نیشک بێ شین بێ ناوەڵان ئەم زۆر دۆست و برادەران چاکیان کردوم دەڵم لیانگەڕن عیبنێ بە ئاویان بمری چونکین ئەگە بە تەڕی بوو ئەو بە نەدواشل دەبێتەوە هەتا ڕکسێک دەبێت شکۆلەتر دەبێتەوە شوڵەکە شیشل دەبن چێخەکە شل دەبێ نەعاز دەبێ هەریێڵە بە دادا ڕۆژە چەند میترت بۆ ساز دەکردێگە خەری دەڵم ئەگە لە سەری نەبزم 4 میتر 5 میتر هەریێڵان ڕۆژ درێژ نەرەوەڵ ئەگە ئەوە لێرە نەبزوم پێمای بۆ بانگی هێواری 5 میتر سات بکەم ساغ بێ عەرەبی کەسێ لە ماڵدا یارمەتیت بدە ئەریێوەڵە بووکەم دەگەڵە لەگەڵ ساز دەکەن ئەریێوەڵە قەلبیان ساغ بێ یارە ڕاڵ دەکا بە تەماعم بووە ویش دەڵەمیش سا دەکەم ماشەڵڵا لە خەسوورا فێر بۆ هونەویش بۆتە هونەرمەند ئەرێ بەخوا ئەریێوەڵە لەمە ڕالحان ئەریێوەڵە قەلب و ساغ بێ ئیشەڵڵا دای هاتوونە داوێنی کانی چیفار یەکێک لە مەزراکانی ئاوایی دەڵم دیتنی ئەو دیمەنە جوانانە ئەو مەزرا سەرسەوزە بەگشتی ژیانی لادێ دەنگی چۆلەکەی دەنگی سیسر دە گەرماییدا بوون لەبەر سێبەری داری بەڕاستی هەستی ئینسانی دەبزێوێ کاکە یەکێک لە کوڕەکانی ئاوایی یەکێک لە لاوەکانی ئاواییە کە دیارە ماوەیە کە شێر دەنووسێ و وەکو شاعیر دەناو ئاواییدا ناسراوە زیاتر لەگەڵیان دەدوین کاکەی جان خۆتان دەناسێنن پێشەچی وێڕای بەخیراتنی ئێوە لێژنێ بەڕێز ئەمن ئیسماعیلی قوربانیمە خەڵکی قڵاتە ڕەشێمە تەمەن و چەندە کاکە ئیسماعیل 28 ساڵ ڕادەی تەحسیلات و چەندە ئەمن دیپلۆم سەرەت بنیشەڵا درێژە بە خوێندن نەداوە وەڵای وەک خوێندن نەوەڵا وەلی وەک متالا بەرداوم قەلب و ساغ بێ ئیشەڵڵا خەریکی چ کارێکن شغڵی ئازادم پێم زەرەت بن ئیشەڵڵا کاکە لە کەنجی و شێر دەنووسن وەڵی مامۆستا هێ من بابەتەشی جوانیە دەڵێ کوردەواری هەمووی هەر شاعیرە چونگە ئەوەش دێتەوە سەر ئەو ئیلهامەی کە لە جوغرافیاکەی وەری کردووە بە تایبەتی ئاوە شاخە دەشتا یاخودی ئەو ئیحساسێکە بۆ خۆی لە سروشتە وەری گرتووە وەلی ئەمن وەک ئەوە کە دەستپێکی نووسین بیت تقریبان 8 ساڵێک دەبی 8 ساڵێک دەبی لە هێمن و هەژای شەروەگە و ناوسێ موکریان کە لێوە ڕادەست پێ دەکەن دەستم پێ کردو بەهشتا کوردەواری من بەهشتا بەڕاستی بەهشتا چ شتێک لە دیتنی ئەو هەموو سەوزای لە دیتنی ئەو هەموو خۆشیە باشتر دەتوانێت هەندەری ئینسانی بێ بۆ شێر نووسین کاکە زیاتر ناوەڕۆکی شێرەکانتان چێ؟ وەڵی ئەوڕۆ هەر یەک دەغدەغەیە ناوەڕۆک دەنێ و ئەدەبیاتی کوردیدا وەلی بە تایبەتی یەکێک لە ناوەڕۆکان ئەو بابەتە کۆمەڵایەتیانن کە پێشتر وەک حورفێکی خراپ لە نێو جامعی مەدازیە کەوتون و ئێستا شێعر بەرەنگاریان دەبیتەوە گەڵ سونتە خراپانێک کە لە بابەتی ژن و چوزانم ئەو عورفانەی کە لە ژیانی پیا و سالارەیدا هەبوونە ئێستا شێعر دەهەیە بەرەنگاران بیتەوە و ژیانی کوردەواری بەرەو دنیایشی مۆدرنتن بەریت هەر بژین ئینشەڵڵا لەسەر چ قالبێک دەنووسن؟ وەڵام نوێ زۆرتر بە تایبەتی شعری کورد دەنووسم بەگشتی کوردی دەنووسنیدی؟ بەڵێ کوردی بزات بن ئینشەڵڵا تەنیا لەسەر شێعر کار کردو؟ وەڵی وەک خۆم زۆرتر لەسەر شێعر ئەمن ڕاحەترم وەلی داستانیش خوێندنەوەم بۆی هەبووە تازەجی سەرقاڵ نووسین داستانێکیمە کە پیاوێشانێوی مستەفاایە کە خەریکە لاپەڕەیەکی نوێتر لە زیندەجی هەڵاتەوە و لەو زیندەگی کلیشەی ئەوڕۆ وەڕز بوو چەند شێعرتان هەیە؟ وەڵی وەک ژمار هێندێک ئەمە زۆر جار دەفتەرێکم هەر لێ سوتاوە بەڵام دەسەری گەورەی شاعیرەکان شێعرەکانیان لە ناو دەسەجا بە هەر هۆی بەڵام هەمە وەک لاپەڕەیدا یا لە خودی ئەنجومەنی پارێزراوبی هەمن شێرم هەنە باشن هاتوو چ ئەنجومەنی ئەدەبی دەکەن؟ من تقریبن 4 ساڵە بە شێوەی حەلەمەی دەسمە ئەنجومەنی هاوچۆی دەکەم شێری نەقد دەبینم ئەرزم بە خزمەتت لەگەڵ کەسە گەورەکانی منتیقی خۆن ئیدەرەوە ئاشنایەتیم هەبوو دەمبێت هەر بژین ئینشەڵڵا تا ئێستا لە هیچ گۆڤارێک لە هیچ جێگایەکدا شێعرەکان و چاپ کراوە؟ نەخێر ناوەڵڵا چونگی ئەو چاپکردە کۆمەڵێ شتی هەیە کە لە ئەنجومەنی سیاسەتەکە پێڕەوی دەکرێت ئەتوو دەبی لەو بازنەی بێ دەرێ فیلتێرەکان وەک شعری چاک ڕەتکەی جادووا بیدێ ئەنجومەنی خانێ و سیاسەتی هەیە
هەربژین ئینشەڵا تا ئێستا بۆ خۆتان بوونە هاندەری کەسێک وەکو منداڵەکان یاخود لاوەکان لە ئاوایدا کە بێن و هۆگری شێر و شێرخێنەوە بن بە تایبەتی ئەم زۆتر هاندەرم هەبوونا تاوەکی هاندەری کەسێک بووم کێ هاندەرتان بوو وەڵا زۆتر ئەمن لە دکتور کەمال ڕوعانی هەیە لە خوێندنە بەڕێبەرایەتی ئیسلام ئامۆزای پەروەردەشیە لەوێ ئەو زۆر هانیدام خودی ئەنجومەن هانیان داوم ئازاکانی ئەو کەسانی کە دانیشتووی ئەنجومەنی نەتوانی وێنە بە تایبەتی بۆ خۆشم توانی مەوجەرە قەیلێ دەم بسمە پێشە کە پێم وابێ ئەدەبیات بە تایبەتی شێعر شتێکی زیندویە و کۆمەلگایە دەسا و خۆش بە کاکەی گیان شێر و حتمما بۆ سروش نووسیوەیدی ژیانی لادێ ناکرێ خۆی لێ لادەی و جوانیوەی هەڵبەت ئەمن ئیتفاقەن شێعرێکی کورتم پێ باسی ئەو تعریفە خاصەی نیشتیمان بە تایبەتی سروشتی دەکات کە خەریکە بە جۆرێک دنیای مۆدێڕن ئەو دیمەنەی لێ دەگرێت بەڵام هەڵبەدە من با بۆ نەفرە نەناسم کە دەگەڵ دنیای مۆدێڕن دژایەتیم هەیە نا ئەم پێم وایە دەبی کلاسیک و مۆدێڕن تێکەڵ کرێ شتێکی نوێتر بێتە دەرێ ئەگەر دەتەوێ هەروە بتپەرستم نەکەی لادەی لە دابی کوردەواری وایە کاکە جان ست بۆ ئامادەکردووی نێستێ ئەمن شێرێک وەک دەستپێک بە نێوی قیامەت ڕۆحی شێعرەکانی من دەستنەوە لای نیشتیمان دوێنێ لە سەفەری شاخدا مستی ئاو شیاری کردنەوە شێرێکە کە ئەو شاری دووەمم بە منتەقیدی شعری درێژم کە پێم وایە ئەو کەسانی کە شعری درێژ دەنووسن ئەکسەریەت نەک ئەوەی کە ئەو کەسانی کە دە شعری درێژدا دەست پێش خەرن ئەوانە خەریکن بە زمانە درێژەکەیان کە لێنە خراپەکانیان پڕ دەکەنەوە دەمەی زۆر پرسم دەمەوێت بپرسم تەنیا شعری کورد دەنووسن یاخۆ شعری بڵندی زۆرتر وەک شعری کورد دەنووسم چون پێم وایە دیێرەدا دەڵم پیر حوسەلەی کەمە نیشتیمان ساڵ بە دوای ساڵ سپیتر دەبێ و شێعریش زمان درێژتر ینی دیێرەدا من باسی ئەوەی دەکەم کە شێعری درێژ یا شێعری کورد ئەگەر هەڵگری ئەو واتای نەبی کە ئەم لێ دەگەڕمە کۆبیەتی پێم وانێ سەرکەوتو بیت کوتم شعرێ دەنووسم بۆ ئەوەی کە بەرەنگاری ئەو عورفە خراپانەی کۆمەلگای بمەوە کە پێشتر هەبوونە جا هەر نییەوەکی لێ دەندرێ لە شێرێکمدا دەڵم ئەو ژنەی لە ژێر چەپۆکدا خۆی دەشاردەوە دەست درێژی دەباتە شێحر و شەڕی نەرم دەست پێرەکە هەڵام دەتوانێت بەرەنگاری هەموو شتێک بێتەوە بەڵێ بە تایبەتی ینی ئەسلعەیەشی زۆر هەرزانە هەموو کەسی توانین دەستاتی سووکە دەسا و خۆش بە کاکە جان ئینشەڵا خامەتان هەر ڕەنگین بێ و بەردەوام بنیش ئەم گۆش بەخێرن سەر چاوەکانم ئومێدوارم پەرە بەو ڕێ و ڕسمە جوانە بدەن هەر سەرکەوتوو پێشنیارێک و هەیە بۆ لاوەکان بەتای بە لاوەکانی ئاوای نشین والله هەی ئەمن وەکە خۆم پێم وایە سەدحی خوێندنەوە متالعە ئەوڕۆ هەر بە تایبەتی لە منتیقەی خاوەرمیانێ بەرەو لاوازی ڕۆیوە ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەواقعیە دنیای دیستاڵ ئەوەندەی پەرستاندووە کە پێت وایە تو ئەگەر کتێبەکرد لە ماڵێ بوو بۆ تو کەسری شانە وانە ئەم پێم وایە خوێندنەوە بۆ هەر شتێکی ئەگەر نەکرێت چ بۆ متالعی چ بۆ دنیای دیستاڵ ئەسەن فەرەنگ سازی نەکرێت جوانەکەمان پێویستیان بەوەیە بەڕاستی متالعا لەسەر و هەموو شتێکیان بێت چونمە پێشتر دوو نیازن هەبوون یەکیان خۆراک بوو یەکیان پوشاک بوو بیاداشیش با دەگەڵ ئەوڕۆ نیاز بە متالعا نیازی چوارم و پێویستە بۆ جامعین دەسا و خۆش بێ ئینشەڵا بەڕاستی کتێبخێنەوەی دی خواردەمەنی ڕوحە ئینشەڵا کە هەمووتان کتێب بخێننەوە و زیاتر لە کتێبخێنەوە وێ کە بزان لی حاڵی بن لی تێبکەن دەست خۆش بە کاکەیجە یەکێک لە لاوەکانی ئاوایی دەین کاکەی ژیان تکایە خۆتان بناسێن ئەم کاتە دەش بە خێراتنی دەکەین سەرەتا ئەمن ناوم سەید نەزمەدین عەبدوڵڵاپورە دانیشتووی خەڵکی قەڵاتە ڕەشەوە خەڵکی ئێرەمە تەمەن و چەندە کاکە تەمەن ما 30 ساڵە تەمەن درێژ بن یا ڕەبی خەریکی چن من لە بواری ڕاگەیاندن کارە دەکەم چۆن
ڕاگەاندن بخۆت دەزانین لەنێو کارێکەوە لەکوێ کار دەکەن من لە باشووری کوردستان کار دەکەم هەر بێم زارت بن یارە چەند ساڵە خەریکیەوە کارن تقریبان 6 ساڵە بەڕسمی لێ کار دەکەم چۆن بچوونەوە بۆ کارکردن و تەماتانگەر و کارێ دیارە دەرفەتی کارکردن لەوێ زۆرترە بەنسبەت ئێرە بۆ یەژەمە لێرەژ نیزێکە بمە سەرمەرزین ینی زۆر باسانی دەتوانین هاتچۆ بکەین لەبەرە هۆکارەی هەر بژینە بەردەوام بن ئینشاڵڵا ئەوەندە ئێمە زانی و مانای بخێنەوەتان لەسەر مێژوێ و ئاواییە هەبووە وایە بەڵێ لە خزمەت دانیا بۆمان باز دەکەم زانە و ئاواییە چەند ساڵە بەیسلااو ئاوەدانیە پێکاتەوە دیارە قەڵاتە ڕەش وەک لە نێوەکەی ڕادیارە نێوەکەی لە قەڵاوە هاتووە واتە قەڵاتی ڕەش ئێمە لە پیرانشار چەندێمان هەیە کە شوێنەوارێکی مێژویان هەیە کە کۆنتترینیان ئەوان پەسوەیە پاشان قەڵاتەڕش پاشان بادیناوە ینی ئەو سێ دێهاتە ئەو دێهاتانە کە کۆنتترین مێژویان هەیە بە نسبەت شاری خانێ قەڵاتە ڕشێژ یەکێک لەوانەیە کە بە حکمیەوەی کە سەردەمانێک قەڵای لێبووە ئێستا ئەوسیایی کە دەبینی لە پشتەمەیە ئەوە بەنێوی قەڵای ئاسنگەران بە ناوبانگ بووە کە هەر نێوی قەڵاتە ڕەشەوە لەوێ هاتووە لەبەرەوەی قەڵاتی یاسنگەران شوێنەواری مێژووی لێ ئێستاکانە چۆنەوەیان پێکتۆ قەڵاتی ئاسنگەرە قەڵاتی ئاسنگەران دیارە مێژوەکەی زۆر کۆنە یعنی ئێمە هیچ سەرچاوێشی مێژووی نییە بە تایبەتی باسی کردبی لەسەر سەردەمانەکە بەڵام لە زۆر شوێنەواری مێژووی باسی کراوە ینی لەسەر سەرچاوی مێژووی باسی ئاماژە بە قەڵاتەکانی پیرانشارکە کراوە کە یەکێک لەوانە قەڵای ئاسنگەرانە بۆیش قەڵای ئاسنگەران بووە کە دیارە لە قەڵای ئاسنگەران شوێنی دروستکردنی چەک و پێداویستی سەربازی بووە کە ئاسەواری ئەوای لێ بینراوەتەوە ئێستاش بەردەوام ینی ئەو شتانی لێ دەبیندرێنەوە بەنسبەت نێوی قەڵاتە ڕەشێش کە چۆن لێناوە قەڵاتی ڕەش دیارە لە سەردەمی خۆیدا قەڵاتێک کە لێ بووە ئەو قەڵاتە بەهۆی پەلاماری دوژمنەوە کە پاش بەرگریەکی زۆر دیارە ئەو قەڵاتە نایانتوانێت زەفەری پێ بن بۆیە کە بتوان زەفەری پێ بن دەوری ئەو قەڵایان ئاگر تێبەرداوە و پاشان قەڵایەکە زەفەریان پێ بردووە و ئەو قەڵاتە ڕەش هەڵگەراوە و ناویان لێناوە قەڵاتی ڕەش پاشان کە وردە خەڵکەکە لە قەڵاتەوە هاتوۆتە خواریانی ژیان کە لەسەر چیا و لەسەر قەڵاو ئەوانە بەرەو دەشتایەکان ڕۆیوە قەڵاتە ڕەشەش تقریبان لەو نیزەکانە بووە پاشانیدی ئەو قەڵاتە ڕەشێکی ئێستا دەبینی تقریبان نزەکەی 2000 متر لە ئەو بنارەی دوورە لەو سیایی دوورە ئێستا قەڵاتە ڕشێک گەوتۆتێ ینی ئەوش بەمروری زەمان تقریبان ئەو نزیەکەی 1000 ساڵە قەڵاتە ڕشەی ئاوەدانە ینی ئەو 1000 ساڵی لەوانەیە مەسەر هێندێک ساڵ بڵین 20 ساڵ 30 ساڵ چۆل ببی بە هۆکاری سروشتی بیا هۆکاری دەرەکیبی بەڵام ئەوەی ئەمە ئەو زانیاری ئەو لێکۆڵینەوانی کە کردومانە 1000 ساڵە ئەو دەیە وەک قەڵاتە ڕش لێرە بەردەوامە هەر لەو شوێنەش بۆ یاخود شوێنەکە گوارد وەک پێشان ئاماژەم پێکرد قەڵاتە ڕشر بەمرۆریان لەو بربنارەوە کەوتۆتە ئەوێ ئێستا بۆیەش کە کەوتۆتەوێ ئەو شوێنە ئێستالێتی چەندین سەرچاوە ئاوی زۆر سازگاری لێ بووەکەیە گرنگتریان کانی نێراسە کە لە زۆر چیرۆک و داستان باسی کراوە هەتا گۆرانی بێژەکانی یا هۆنەرمەندەکانی وەک حەسەن زیرەک و محەممەد ماملەی دیارە بێرەدا گوزاریان کردووە و بەسەریاندا هەڵاکتۆ لە شار و گۆرانەکانی نەماوە ئێستاوەکانیەوە ئێستا ماوە بەڵام دیارە بە هۆکاری کە ساڵا وشت زۆر بووە تقریبان ئاوەکەی کەم وایە لە شوێنی خۆی بەو دەرەجەی زۆر نەماوە کاکە زانیارەکانی ئێوە بە چەشنی نووسراوە هەبوونە یاخۆ شەفاهی و پشت بە پشت پێتان گەیشتون ئەمە وەک ئاماژەم پێکرد ینی بڵین سەرچاوێکی زۆر مستەنەدمان نییە بوو ڕاستی سەرماندنی ئەو بابەتانە ئەوەی کە ئێمە گەڕاوین لە هەندێک سەرچاوی مێژووی باس کراوە کە باسی ئەو حەلامەتانە کراوە کە لەو ناوچەی هەبوونە کە دیارە ئەو علامەتەنژمە تەماشا دەکەین لەو ناوچەی ڕێک دەگەڵ ئەو علامەتانی کە لەو قەڵاتە ڕەشەی هەنا گونجاون بۆیە ئەمە ئەوەمان کردوتە بەڵگا چونکە لە سەر ئەو چیایی کە دەبینی هەندێک ینی ئاسەواری لێە شوێنەواری قەڵای لێە و هەروە لێرە لەو دۆڵێک کە دەبینی قەدیم کە بە بیری باپیرانمان دێ لێرە پلیکانێکی لێ بووە ینی پلیکانێکی لێ بوو هەتا سەرچیەی کە بە خشتی دەستکرد دروست کراوە پاشان دیارە خەڵکی بەهۆی بڵین
ناشارەزایی لێ مێژوو ئەوانە ئەو خشتیانان هێناوەتەوە بردویانە خانوویان پێ دروست کردەوە بەداخەوە کە بەڵام خۆشببختانە لەو ساڵانەی ڕابردوو لە لایەن میراسی فەرهەنگیەوە ئەوە سەبت کراوە شوێنەوارێکی مێژووی. کاکە جگەل لەو قەڵاتە کە ئاوایەکە شەر بەو ناوە ناسراوە لە دەوروبەر یاخود لە ناو ئاوایەکە شوێنی مێژووی دیکەی لێە خۆی ئەگەر تەماشا بکەی لە هەموو ئەو ناوچەیە شوێنەواری مێژووی هەیە لەبەرەوەی کە بەگشتی کوردستانەوە بەدایبەتی ئەو منتیقەیما شوێنێکی زۆر سازگار بووە بۆ ژیان لە هەر لە دێر زەمانەوە ئەو شوێنە هەبوو بۆیە ئێستامە زۆر زار دەبینی لە دێ کە دەبینی خانووی چادەکەن یا زەوی وزاری دەشێڵین ئەمە ئاسەواری مێژووین بە بەرچاو دەکەوی مەسەن بۆ نمونە کوپەی دەستکردشتی دەستکردی قەدیم بەرچاومان دەکەوی هەر لە تەنیشت ئەو بڵین قەڵاتگەمان هەیە لێرە لەو دۆڵی ئەولا گەڵی ئاشی بە نێوبانگە قەدیم ئاشی زۆر لێبوونە گۆیا ئێستا هەشدانە ئاشی لێبوونە کە بۆیە بە نێوی گەڵی ئاشی بە ناوبانگ بووە ئێستا ئاسەواریان تاعات دێکندێک بڵین بە شێوەی نایاسایی خەڵکانێک چوونە بە دوو ئاسەوارەکانیان کەوتونە هەندێک بەرچاو دەکەوی کە بەڵام ئێستا بڵین تەواو دیارنیانی نەتوانێت پشتڕاستکاتەوە کە شوێنەکانیان ئەوە بیانە. پەسەر وەک باستان کرد ئاوایەکی یەکجار مێژوویی بە ناوچە و کوێستانێکی زۆر سەرسەوز و خۆشەوە دەستا و خۆش بکاکەی دەکەین حەز دەکەم ئاماژە بەوەی کەم کە قەڵاتە ڕەشێ هەر لە دێر زەمانەوە یعنی لانەی پێگەیاندی کەسایەتە ئاینەکان بووە هەتا ئەو ساڵانی ڕابردوو هەر لە ئاوایی قەڵاتە ڕەشێ حوزرە و شوێنی پێگەیاندی فەقەیەکانمان هەبووە کە دیارە ئێستا بە حکمیەوەی کە مەدرسەی دینی کراونەتەوە لە شارەکان ئەوان ئەو عزرانە نەماوە بەڵام قەڵاتە ڕەشەیەکێک لەو دیانە بۆ هەمیشە لانکەی پێگەیاندی کەسایەتە ئاینەکان بووە بۆیە زۆر کەسایەتی ئاینی هەیە کە لە ناوچەکەی بە نێوبانگن یەکێک لەوانە کە بەڕەحمەت بینەماوە مەلا ئەحمەدی سەلیمی کە ناسراو بە مەلا دۆنەخۆر کە تەوەقع ناکەم کەسێک بی لە ناوچەی پیرانشار و لە دەشتی لازان و پیران ناوبانگ و ئاوازەوی نەزانی بی پاشە مەلا عەبدوڵڵای سورخابی هەیە کە ئێستا و لە ژیان ماوە و زۆر کەسایەتی ئاینی دیکەش هەر لەو قەڵاتە ڕەشەی پەروەردە بوونەوە و ئێستاش درێژە بەکارێک چالەکانیان دەدەن هەر ئەو شتەوای کردووە ئەو بوونی ئەو فەقێ و بڵین ئەو حوزرە و ئەو پێگەیاندی کەسایەتی ئاینەکان کاریگەری لەسەر گەنجەکان هەبووە لەسەر ئاستی زانیاری و سەواد و خوێندنەوەی خەڵکی قەڵاتە ڕەشێ بووە بۆیە ئێستا دەبینین بەگشتی خەڵکێکی باسەوادی لێیە یعنی ڕێژەی خوێندەواری خەڵکی زۆر زیاترە بە نسبەت دیاتەکانی دیکە الحەمدولillah ئینشەڵڵا کە هەروە مەهدی پەروەردەکردنی ناوداران و گەورە پیاوان بەدەستچاو خۆش بکاکەی سپاس دەکەین زۆر سپاس بۆ ئێوەش بە خێراتتان دەکەین هیوادارم هەرسەر کردو ئاسمان بێ ئەستێرە یان بەهار بێگوڵ ئەم کوێرە بێ ئەم جوانە مەرگ ئەچێتە ژێرگڵ بێ چاوی تۆش چاوی شێعرم کوێرە و ڕێنەبین بێ لێوی تۆ ئازیزەکەم بەهار و گوڵ چین. بینەرانی خۆشەویست و ئازیز ماندوو نەبنەوە ئەوڕۆ میوانی ئاوایی قەڵاتە ڕەش بووین هەڵکەوتو لە 9 کیلومتری شاری پیرانشار سەر بە بەشی ناوەندی. هیوادارم راپۆرتی ئەو ڕۆژمان هۆی ڕەزامەندی ئێوە خۆشەویستانی پێکێ نابێ ئەو گوڵە جوانانە پێشکەشیەوە خۆشەویستان دەکەم و تا ڕۆژێکی دیکە ئەگەر عومر باقی بێ و سەردانی ئاوایەکی دیکە بکەینەوە هەموو لایەکتان بە خودای گەورە دەسپێرم ماڵاوە.